دوای ڕاگەاندنی بانگێشەی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان نرخی گەنم و ئەرد با ڕێژەیەکی چاوەڕوان نەکرا و هەڵکشانی بەخۆیەوە بینی، بەڵام وەزیری کشتوکاڵ لە ڕێگەی بڕیارێکەوە ڕێگری لە گرانبوونی نرخی گەنم و دانەوێڵە کرد. دوای ئەوەی نرخی 1 تۆن گەنم گەیشتە 700,000 دینار و یەک فەردە ئاردیش بە 25,000 دینار مامەڵەی پێوەکرا، نیگەرانیەکی زۆر لای هاوڵاتیانی هەرێم دروست بوو. بەڵام وەزیری کشتوکاڵ بۆ ڕێگری لە گرانبوونی گەنم ڕێکاری تری گرتەبەر و ڕێگەی بە هاورداکردنی گەنمدا لە خاڵە سنووریەکانەوە بۆ ناو هەرێمی کوردستان. کەمە پێشتر بەڕاستی بگەنمان قەدەغە کردو تاوان بێ، بەڵام لەبەر ئەم بارودۆخە بۆی کە بازرگانیش ئەم بارودۆخە ئیستیغلال نەکا و گرانیش ڕوو لە هاوڵاتیان و بازار نەکە، ئێمە ڕێگەمانداوە بە هێنانی گەنم بۆ ئارد واتە بۆ ئاشەکان بە پێی پێداویستی ئاشەکانە و بە موافقەی بەڕێوەبەتی گشتی کشتوکاڵی محافەزاتە، بە پێی پێداویستی و بەقەدەر ئەو کە پێویستیان پێ دەبێ ڕێگەی پێدەین. لە ئێستادا 1 تۆن گەنم لە 700,000 دینارەوە دابەزیوە بۆ 500,000 دیناری عراقی، ئەمەش بۆتە مای خۆشحاڵی هاوڵاتیانی هەرێم. ئەوەی مەکە گەنم و جۆ و ئارد و ئەو شتانەیە بەڕاستی یعنی تەسیراتی زۆر کردێ، زۆریش هاتیتە خوارێ. هەر تەنی ئیسێبی برێم ئاردەکە 6-7,000 دیناری لۆ بکە، تەنی گەنمی 200,000 لۆ بکە، کەن جۆ هەروە زۆش مەسەرەن هەتا ئێستا برێن بە 600 و 550 بوو، هەڵان خۆشبەختانە بە 400 420 430. هیوادارم خەڵک دڵی خۆی تەنگ نەکا لەبەرەوە هەموو پروپاگندەیە گەنم بە 700 دیناری بوو پێشستانێکە، ئێستاوە هاتیتەوە 500 دیناری. هاوڵاتیانی قەزای سۆران دەستخۆشی لە هەوڵەکانی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم دەکەن، کەوا هەمیشە لە خەمی هاوڵاتیاندا بووە و کەرتی کشتوکاڵی بە ڕێژەیەکی بەرچە و بەرەو پێش بردووە. هاوکات ڕێگری لە بەرزبوونەوەی نرخی گەنم کرد لەسەر هاوڵاتیان. بەڕاستی دەستخۆشم بۆ وەزیری کشتوکاڵە کە بەڕاستی وەزیرێکی سەرکەوتووە، ئەتوانم بڵێم تاکە وەزیرە لە نێو ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە خەم دەنگی بەخەم یعنی قوتی خەڵکەوە بێتن بەڕاستی، هەتا لە گرتنەوەی بەنداوەکان یان کە بەهانەی خەڵکیەوەچی یان لەو کاتی دروستبوونی ئەم قەیرانەی گەنمە یعنی هەوڵی داوە کە گەنم هاوردە بکرێت بۆ هەرێمی کوردستان، دەستخۆشی لەکەین. من لێرەوە دەستخۆشی لە بەڕێز وەزیری کشتوکاڵەکەم کە ڕێگەی داوە بە هاوردەکردنی داڵێوێڵە بەمەش بە شێوەیەکی بەرچاو کاریگەریە هەبووە لەسەر دابەزینی نرخەکان. پێشتر وەزیری کشتوکاڵ پرۆژەیەکی پێشکەش بە ئەنجومەنی باڵای ئابووری کرد بۆ کڕینەوەی گەنمی جۆتیارانی هەرێم، بۆ ئەوەی کوردستان ببێت بە خاوەن گەنم و ڕزگاری بێت لە کێشەی گەنم و دانەوێڵە، هاوکات جۆتیارانی هەرێمیش قازانج بکەن. بەڵام ئەم پرۆژەیەی جێبەجێ نەکرا، زۆر جاریش بازرگانە قۆڕەخکارەکان بۆنە و پێشهاتەکان بە هەلوەردەگرن بۆ ئەوەی بازار لەسەر هاوڵاتیان گیران بکەن. پێشینان لە مێژە وتویانە ئەگەردار کرمی لە خۆی نەبێت تەمەنی 1000 ساڵە، بەڵام ئەگەر بازرگانانی هەرێمی کوردستانیش بازارەکان قۆڕغ نەکەن و کەلوپەل لەسەر هاوڵاتیان گران نەکەن، ئەوە هاوڵاتیان زەرەرمەند نابن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.